بینەرانی قەدرگانی کوردستان 24م کاتتان باش ئێستێ دەنێ وەرزی بەهارداین و مانگی ڕەمەزانی پیرۆزیش بە کۆتا هات و ئیدی خەڵک زۆری نەمان ڕوو لە سەیران و گەشت و ناوچە گەشتیاریەکان دەکەین بەڵام لێرەوە ئەرچی هەمومانە کە ژینگە بپارێزین چکار خۆمان خودی خۆمان و هاونیشتیمانیان بەگشتی گلەی لەوە دەکەین کە ژینگی هەرێمی کوردستان پیس بووە بەڵام بێ ئاگاین لەوەی کە خۆمان و کاری سەرەکی پیسبوونی ژینگەین بۆم بەرنمەیە گەنگەشەی پاراستنی ژینگی هەرێمی کوردستان بەگشتی دەکەین بە میوانداری بەڕێزان ژیار جەلال بەڕێوەبەری خزمەت گوزاری و ژینگە پارێزی لە وەزارەتی شارەوانی هەروەها کاکە ئاسۆش کاک سەرۆکی ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری ژینگە و لەگەڵ ژمارەیەک خۆبەخش و پارێزەری ژینگە لە هەرێمی کوردستان هەمووتان بەخێر بێن بەسەر چاواتن کاکە ژیار بۆ ئەم ساڵ لە ڕووی هۆشیاریەوە چیتان کردو بۆی خەڵک کاتێک کە وەک گوتم خۆمان گلەیمان زۆرە بێ ئاگاین لەوەی خۆشمانەوە کاری سەرەکی پیسکردنی ژینگەین لە ڕووی هۆشیاریەوە چیتان کردو بۆی خەڵک کاتێکە چێتە ناوچە گەشتیاریەکان پابەندی یاسا و ڕێنمایەکانی پاراستنی ژینگە بن. بەڵێ سەرەتا جەژنی ڕەمەزانی پیرۆز لە ئێوە و لە تەواوی بینەرانی کوردستان 24 و هەموو شاری هەولێر و کوردستان پیرۆز دەکەم هیوادارین جەژنێکی پڕخۆشی و سەلامەتی و شادی بێ بۆ هەموو لایەک ئەگەر پرسیارەکە بەش بکەی ئەوە تەنها ئەرچی ئێمە نییە چیمان کردووە بەڵکو بابەتی هۆشیاری ژینگەی بابەتێکی گشتگیرە ئەرچی هەموو لایەنەکانە چ بەلایانی حکومی چ لایەنی ڕێکخراوەکان یاخود خۆبەخشان یاخود دایک و باوک لە ماڵەوە هەموو لایەنەکان پێکەوە پێویستە کارێکی زۆر جددی بکەن ئەگەر خەمخۆری ژینگەن بۆ ئەوەی بتوانین ژینگە بپارێزین ئەوەی کە جەنابەت باست کرد ئێمە وەکو بەڕێوەبەراتی خزمەت گوزاری و ژینگە پارێزی یاخود وەکو وەزارەتی شارەوانی ساڵانە بەردەوام ڕێنمایی دەدرێ ڕێنماییەکان بۆ پاراستنی ژینگە جاروبار بە پێی توانە بە پێی ئەوەی کە بارقورسی نەکەوت بێتە سەرشانی هاوڵاتیان پێبژاردنمان کردووە بۆ هاوڵاتیان بەڵام ئەوەل و ئەخیرەکەی لە هەمووی گرنگتر هۆشیاری تاکە پێویستە خودی تاک خۆی هەز بە بەرپرسیارەتی بکە ژینگەکەی بپارێزێت چونکە ئەگەر تۆ ژینگەکە نەپارێزی بەڕاستی ئاریشەیەکی زۆر زەحمەتە بتانی کۆنتترۆڵی تاک بە تاچی هاوڵاتیان بکەی لە گەشت و سەیرانەکان زەبڵ و خاشاک فرێنەدەن منداڵێک کۆنتترۆل ناکرێت کە تۆ زەبڵ و خاشاکەکە فرێنەدرێ بۆیە بابەتێکی زۆر گژگیرە بابەتی هۆشیاری ژینگەیی پێویستی بە تاکی کۆمەلگایە هەست بە بەرپرسیارەتی بکە هەست بە هۆشیاری خۆی بکە تاوەکو بتوانێت ژینگەکە کاکە ئاسۆ لە ڕووی ڕێکخراوەیەوە ساڵانێکی زۆرە ئێوە خەریکن من لە نزیکەوە ئاگادارم ئێستا بەچی گەیشتون تا چەند دەتوانیتانە هاونیشتیمانیانی ئێمە هۆشیار بکەنەوە بۆ پاراستنی ژینگە لە کاتێکدا فەرمانگەی ژینگەیان دەستەی ژینگە ئێستاش باز لەوە دەکات کە ژینگەی هەرێمی کوردستان پاک نییە. بەڵێ دەستت خۆش بیت ئێمە کە دەستمان بە هۆشیاری کرد تا خەڵک تا ڕادەیەک وشەی ژینگەی لە ئاشنا بوو کە 2013 دەستمان بە وەکو ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری ژینگە دەستمان بە هەڵمەتی هۆشیاری کرد لە ناو ناوەندەکانی خوێندن دەستمان پێکرد لەبەرەوەی ناو ناوەندەکانی خوێن چەند قۆناغی جیاوازان هەر یەکە و دەبێت بە جیاوازی خۆی مامەڵی لەگەڵ بکرێ لە قۆناغی باخچەی ساوایان لە قۆناغی بەڕەتی قۆناغی ئامادەی ئەو جازان کۆکان هەر یەکە و بە شێوەیەکی زانستیانەی خۆی هۆشیارانیان لەگەڵ دەکرا تا ڕادەیەک ڕۆشنبیری ژینگەیان هەیە بەڵام هۆشیاری ژینگەیان بە پێی پێویست نییە لەبەرەوەی تۆ دەزانی ژینگەتێ تۆ دەزانی فرەدانی زەبڵ و پاژماوە غەڵەتە بەڵام هۆشیار نییە و کەسە بۆیە ئێمە لەگەڵ لایەنە ژینگەیەکانی هەولێر بە تایبەتی بەڕێوەبەرایەتی خزمەت گوزاری و ژینگە پارێزی و بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکان و ئاوەڕۆ و ئاوی هەولێر و ئەو دام و دەستگایانە و پارک سامدڕەحمان و دارستان پێکەوە تیمەکمان دروست دەکرد هەم سەردانی ناوەندەکانی خوێندنمان دەکرد هەم لەگەڵ ئەوەش لە کاتی بەهاراندا بە تایبەتی تیمەکانمان دروست دەکرد لە چەند بازگەیەک نایلۆنیان دابش دەکرد لەگەڵ هۆشیاری لە پاش دابشکردنی نایلۆن و پڕۆشوەرەکان سەردانی گەشتیارەکانمان دەکرد یەک کە تیمەکانی خزمەت گوزاری و ژینباری لە ڕێی کرێکارانی ژینگە پارێزەوە کە حاویە دانرابوو ئەو حاویانە با هاوڵاتیانمان ئاشنا دەکرد بۆەوەی پاژماوەکانیان فڕەدەنە ناو حاویەکان نەک لە شوێنەکەی خۆیان بەجێبێ بۆ ئێمە لایلۆنمان بەسەر دابش کردووە و پاشان ئێمە هەڵمەتێکی پاکردنەوەمان ئەنجام دەدا هەم پێش وەرزی بەهار و لەگەڵ ئەوەشدا پاش هەڵمەتی پاکردنەوەمان ئەنجام دەدا بۆ ئەوەی ئەو ناوچانە پاک بگرێتەوە و هەنی هاوڵاتیانمان دەدا بۆ ئەوەی بەردەوام جگە لەمانە ئێمە لە ڕێگەی تیمەکانی سۆشال میدیاوە لە ڕێی
ڕاگەاندنەکانەوە بە بەردەوامی بڵاوکردنەوەی هۆشیاریمان بە هاوڵاتیان دەکات و لەگەڵەوە لە هەندێک حاڵەتدا دەمانکردە سکاڵاژ ئۆتۆمبیلانەی کەەوە پاژماوەکانیان بە شێوەی هاڕامەچی فرەدەدا ئێمە لایەنی حکومیمان ئاگادار دەکردەوە ئەوانش بەپی ئەو ڕێکارە یاسایی و ڕێنمایانەکەیتیان ئیجراعەتی یاساییان لەگەڵ دەکردن بۆیە هەڵمەتی هۆشیاری ژینگەیی بە یەک سێکتەر ناگرێت لە بواری ژینگەییدا ئەگەر تەنیا بەڵێ گشتگیرە پێویستی بە وەزارەتی ڕۆشنبیری هەیە وەزارەتی پەروەردە هەیە وەزارەتی خوێندنی باڵا هەیە ڕاستە بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێز حتمان وەزارەتی ئەوقاف ئەمانە دەتوانن ڕۆلی هۆشیاری ببینن لە هاوتا لەگەڵ ڕێکخراوە ژینگەیەکان بەڵام بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی وەزارەتی شارەوانی کە لایەنێکی جێبەجێکاریە ئەرکی کۆکردنەوە و گواستنەوەی زبڵ و پاژماوەکان دەگرێت کاکە ژیار ئێمە دەزانین پۆلیسی دارستانیشمان هەیە پێشتر لە هەندێک گرتی ڤیددیۆی لە سوۆسیال میدیا کاکە ئاسۆ باسی کرد هەندێک گرتی ڤیددیۆی بڵاوبووەوە چەند گەنجێکن لە ناوچە گەشتیارەکان با بڵین حکوومەت یان لایانی پەیوەندیدار WC دروست کردو بۆ گەشتیاران من خۆم بینیمەوە ڤیددیۆ لە سەریشم نووسیوە چەند گەنجێک بە بەرد و بە بلۆک ئەو WC جامەکان دەشکێن و دەرگاکان دەشکێنن کوتم پۆلیسی دارستانیشمان هەیە ئێوە وەکو لایانی پەیوەندیدار چەندە بە دوواداچوون دەکەن بۆ ئەو حاڵەتانە کاتێک خەڵکانێک دەیانەوێ ئەوە هیچ ژینگە پیس دەکەن بەڵام لەسەر ئەوشەوە چکەوە کاریگەری بە بەرژەوەندی گشتیەوە هەیە چەندە بە دوواداچوونی یاسایی بۆ دەکەن خۆی کارەکە لەوەیدایەک ئەو خەڵکە کە دەچێت بۆ گەشت و بۆ سەیران بەڕاستی لەوێ تاوانی زۆر گەورە دژی ژینگە ئەنجام دەدرێت چ لە داربڕینەوەی لە سووتانی دارە لەو بابەتانی کە تۆ باست کرد بڵێ ئەوانە زیاتر پۆلیسی دارستانە ئێمە وەکو وەزارەتی شارەوانی وەکو شارەوانی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەکانە ڕێنمایی پێدانیانە ئێستاوا لە ناو جەژنین لە ماوەیە ئەم ماوەی ئەم مانگەیە زیاتر زۆرترین خەڵک دەچێتە گەشت و سەیران داواکاریمان هەیەیان وەکو کاگاسۆ باسی کرد نایلۆنیان بەسەر دابش دەکرێت پرۆشۆریان بەسەر دابش دەکرێت بەڵام بەداخەوە جاری وایە ئەو پرۆشۆرەش خۆی دەبێتەوە زبڵ لێمان خۆی دەبێتەوە پاشماوە پێویستە ئەوەش کۆ بکرێتەوە خەڵکەکە پابند نییە پێوەی داوامان لێیان کردووە کە ئەو زبڵ و خاشاکەی لەوێ بەجێی نەهێڵن بە هیچ شێوەیەک ینی ئەو ئافرەتی ماڵە ئەو خانەوادەیە کە دەچێت بۆ گەشت و سەیران ئامادەیە یەک لە ماوەدەکانی خۆی چێک بکاتەوە چی هەیە لەگەڵ خۆی بهێنێتەوە تاوەکو هیچی لەبیر نەچێ ئەوەی تاکەشت کە لەوێ لەبیری دەچێت بهێنێتەوە زبڵ و خاشاکەکەی خۆیەتی لەوێ بەجێی دێڵێ پێی زەحمەتە ئەگەر یەک کیسە دوو کیسەیە لەگەڵ خۆی بیخاتە ناو سیارەکەی بهێنێتەوە لە پێش دەرگای خۆی دابنێ تیمەکانی شارەوانی هەموو ڕۆژێک دێنە بەر دەرگای ماڵان و زبڵەکەیان لێبار دەکەن سەبارەت بە بابەتی ئیجراعاتکردن ئەوە وەکو باست کرد پۆلیسی ژینگە هەیە پۆلیسی پاراستنی دارستانەکان هەیە ئەوانە زیاتر ڕێکارەکانی ئەنجامدانی ئەو کارانی کە دژی ژینگەیە لە دارستانەکان و لە شوێنە گەشتارەکان ئەنجام دەدەن ئەوان دەیگرنەوە کاکە ئاسۆ ئەو زبڵ و خاشاکەی کە دەمێنێتەوە لە ناوچە گەشتیارەکان یان لە ناو شارەکانیش بەگشتی چی لێ دەکەن دەیسوێن یانەوە تا ریسایکل هەیە بۆ بەکارێنانەوەیان ئەو زبڵ و پاشماوەی کە لەوێت دەمینێتەوە کە لە ناوچەی گەشتیاری ئەمە کاریگەری لەسەر ژینگە کە دەبێتن کە ئەو پاشماوە هەندێک جار ئاژەڵەکان دێن پەرت و پەلازەی دەکەن هەندێک جار ئەو پاژمان وەکو لایلۆن ئەوانەیە ئەو ئاژەڵانە دەیخۆن کەمە دیسان دەبێتە هۆی نەخۆشی بۆ هاوڵاتیانەوە ئەوەکانی تر لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کە ڕوو دەدا لە خاکەکەدا دەچێتە سەطحی خاکەکەەوە کەەوە لێ ناگەڕێ هیچ ئاوەک بچێتە ژێر خاک و هیچ ڕەژی ڕۆکێک بێتە دەرەوە کەوتەمە کاریگەری هەیە لە بەرەوەی زۆربەی ئێستاکانە هاوڵاتیان مەکە سەردانی ناوچە گەشتیاری و سەیرانیکان دەکەن پاژماوەکانیان پاژماوەی پلاستیکین ینی ئەوە نییە بڵێ شوشەیە دەگوازنەوە لەگەڵە خۆیان و هەندێک جاریش کە بڕینەوەی دار و سووتانە شتانە دەکەن ناوچەکە وێران دەکەن ئەو پاژماوانەی کا تیمەکانی خزمەتگە خۆی پیسبوونی ژینگە نیە کاتێکڵە ئەمە هەمویان کاریگەریان هەیە لەسەر ژینگات و کە کاوڵاتێک دەچێتە ناوچەیەشی گەشتیاری کۆمەڵە گرفتی ژینگەی دووزە و کاکژاریش ئاماژەی پێکرد پاژماوەکانی کاریگەری لەسەر خاک دەبێت ئەو سووتانەی کە دەیکاتن بە هەمان شێوە کاریگەری لەسەر هەوایە کەوت دەبێ و پێتان باشە ئێوە وەکو ڕێکخراوێکی وشاری پێتان باشە ئەو پاشماوانە چی لێ بکرێ بڵێ ئێمە بەبەردەوامی سایکل باشە بەسی ڕوونکردنەوە عفو هەڵە تێگەشتێک هەبوو لێرە بە هیچ شێوەیە حکوومەت زبڵ ناستوێنێ ئاگادار بە زبڵ بەڵام ئەو زبڵە کۆ دەکرێتەوە ئەو زبڵە کۆ دەکرێتەوە لە زبڵخانەکانی قەرژاڵە ژێرخاک دەکرێت ڕۆژانە بە شێوەیەکی زانستی ژێرخاک دەکرێت ئێستا هیچ زبڵ سووتاندنی نابێت لە سەرژنگە بەدڵنیاییەوە دەیبێ بەڵام وەکو سووتانەکە نییە ئەمە باسمان کرد بەڵێمە نایشتێنێ ئەمەوە دەزانین بەڵام خەڵکانێک دەبینین لە ناوچە گەشتیارەکان زبڵ کۆ دەکەنەوە دەیشتێن ئەی ئیجراعات بۆ ئەوانە ئەوە کاکسێن ئەو ئیجراعاتانەی ئەو تیمانەی کە پۆلیسی دارستان
یان شارەوانی سنووری جوگرافیان تیمەکانی گەشت و گوزار کاتێک ئەم شتە دەبێنن ئیجراعاتی یاساییان لایەنە ژینگەیەکانی تر ئیجراعاتی یاساییان لەگەڵ دەکرێت ئەوەکەی تر کاتێک کە ناوچەی گەشتیاری تاوا دەبێتن تیمەکانی بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە بێژە سەرسەری هەرێمی کوردستان کەپس و حاویان دانەیە لەگەڵ گەشت و گوزار هەمانجیان کردێ بۆ ئەوەی ڕۆژانە ناوچە گەشتیاریەکان پاک بکرێتەوە کە پاک دەکرێتەوە ئێمە نزیکەی 100 زبڵخانە لە هەرێمی کوردستان هەنا لە یەک تەنی دەست پێ دەکات تا 2000 تەن کە ئەو زبڵانە دەگوازرێتەوە زبڵخانەکان گەورەترین زبڵخانەمان کە کانی قەرژاڵی ئێستا جێگای دەستخۆشیە لێرەدا دەستخۆشی لە کاکژیار و تیمەکەی بکەم کەوا هەڵساون ئەو پاژماوەی کەلیان فیل دەکرێت بەڵام لە ڕێی چەند بۆ ڕێکەوە ئەو غازەی کە لە تەفاعولە کیمیاوی دروست دەبێتن دێتە دەرێ ئاگری تێبەدەنیانی ئێستا زووتر کە باسی زبڵخانەکانی قژاڵە دەکرا نەت دەتوانانی بچێ ناو زبڵخانەکەش بوەستی بەڵام ئێستاکانە زۆر ئاسایی دەتوانێت بچە زبڵخانەکەیکانی قژاڵە لەوێ بەرنامەش بکەیت بۆیە ئەوانەی کە زبڵخانەکانی کە دوورە دەستنیان هەندێک هاوڵاتیمان هەیە کە دەچێتە هەندێک شوێن کە ئۆتۆمبیل نایگاتێ ئەو بۆ خۆی ئۆتۆمبیلێکی بەرزی بێ قەلاب و کەپسەک نایگاتێ پاژماوەکەی ئەگە بێنێتە سەر جادا ئەگەر ناو حاوێژدانێ بەڵام لەسەر جادەبی تیمەکان بە بەردەوامی دەیبن یعنی ئەگەر ئێمە تەمەشا بکەین ئەگەر ڕۆژانە سەیری هەر بچێت دەرەوەی هەولێریان دەرە شارەکان دەبینی ئۆتۆمبیلەکانی کەپسیان قەلابی کۆمپانیەکانی شارەوانی بە بەردەوامی دەسوڕێنەوە پاژماوەکان کۆ دەکەنەوە یان ئەلاگەی بچووکەیە کۆی دەکەنەوە دواتر دەیبن کەواتە ئەوەی کەم تەرخەمە خودی هاوڵاتیەکەیە تیمەکانی گەشت و گوزار و شارەوانی حاویان دانابوو بەڵام حاویەکانیان دەشکان یان دەیان سوان وەکو بە خۆت ئاماژە پێ دەکەی WC دادەندرێ کە دەچیتە مەشا دەکەی زۆر بەبێ ئەگەر ئەو پاشماوانە نەبوون سەر جادەکان داێنن بۆ تیمەکان دیسان کاریگەریە لەسەر ژینگە یان لەسەر ئاژەڵ و لەسەر ئەو تەیر و توارێکە بێ بێگومان بە هەر حاڵ دەچمە لای ئەو خۆبەخشە بە ڕێزانە بزانم لە کاتی کارکردن تووشی چ گرفتێک بوون پێم خۆشە ئاماژەی پێ بدەن یا ئەوە تا سەرنجێکتان هەبێ یان داواکارێکتان لەلایەنی پەیوەندیدار لە حکوومەتە بێ فەرمو کەرام بکەن جەنابەت فەرمو سەرەتا دەستخۆشی بەرنامەکە دەژێ دەکەم هەر لەم بەرنامەیە دەمەوێت پیرۆزبایی جژنی مانجی ڕەمەزان لە هەموو مسلمانان بکەین بە تایبەتی گەلی کورد ئێمە وەکو گەلی کورد تاچی کورد برین هەتا ئێستا نەگەیشتین ئاستە برین ئێمە ڕۆشن بیر بووینە لە ئاست ژینگە پارێزی تۆ پێ دوایە بەڵێ ئەگەر تەماشا بکەین لەم مانگە مانجی ڕەمەزان لە کاتی نوێژە تەراویحەکان پەلەپەلەمان دەکرد بۆ ئەوی زوو بگەینە مزگەفت شوێنێکی زۆر باش بگرین ئەوە عیبادەتە ڕاستە بەڵام پێویستە هەر لەسەر عیبادەتی بەردەوامی کاتە کە دەچینە شوێنێکی گەشتیاری خاشاک و ئەو پاشماوەمان هەیە خڕیکەینەوە چونکە ئەگە خرت نەکردەوە دڵنیا بە ئەو مانگەی کە بە ڕۆژی بوو نوێژت کرد عیبادەت کرد شەونێژت کرد مایەوە لە مزگەفت هەمووت بە فیڕۆ دەچی چونکە خاکەکەت پیس کرد ئەوەش لە لای خوای گەورەوە شێکی خراپە بۆیە پێویستە ئێمە لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوەگە تەماشا بکەینێ دەبی زیاتر ژینگەش بە پەرە پێ هەر ئاینی ئیسلام ناهاینی پیرۆزی ئیسلام هەموو ئاینەکان پابندن یان بەڵام دەکەنەوە کە ژینگە بپارێزرێت بەڵێ ڕاست دەکەی بەڵام ئێستا لێم باسیەوەم کرد کە لە مانگەی پیرۆزدا دەژنی مانجی ڕەمەزانی پیرۆزە نی خەڵکمان دەدی زۆر ماندوی و هیلاک بوو بە عیبادەتەکان بەڵام هەرلۆ بەیانیەکەی کە جەژنە خەڵکەکی زۆر دەستە دەرێ بە هەمان ڕتم بە هەمان توانە کە ئەوەی کردووە دەبێ ئاگا لەو ژینگە پارێزی ژینگەکەی خۆی بپارێزی لە ڕێگای تاکە کەسی کوردەوە دەتوانین ئەمە ژینگەیەکی پاک خاوێن پێشان بدەین دەستان خۆی دی بزانم ڕێنماییتان بۆ هاوڵاتیان دەستنە گەشتیا ناوچە گەشتیارەکان فەرموو ئەوسا بارزان جەژنتان پیرۆزبی لە سەرجەمگەلی کورد بە تایبەتی ژینگە پارێزان ئەمە وەکو ڕێکخراوی ئاڤیار ساڵانە کە لەسەر ڕێگاکان بەهۆی بڵندگویەکانەوە ڕێنمایی بڵاوەکەینەوە بۆ هاوڵاتیان کە ژینگەکانیان پارێزن ئەوەی منەی بینم لە سەیرانگاکان نەبوونی هۆشیاری تاکە لە نێو کۆمەڵگەدا ئەو ڕۆڵەش دەبێت پەروەەردە دەستگای ڕاگەیاندەکان بە خۆشحالیەوە کە کوردستان بیسوار ئەو ڕۆڵی کردە سەر شانی خۆی بۆ جەژنە ئەو بەرنامەیدانا ئەو شتێکی پیرۆز بوو وەزارەتی پەروەەردە ئەویش دەی بە ڕۆلی خۆی هەڵسێ بە هۆشیارکردنەوەی تاک چونکە ئەوەی لە وڵاتە پێشکەوتوەکانەی بینم بوونی هۆشیاری تاکە لە
باخچەی ساوایان دەست پێ دەکات ئەنجە کۆلێژەکان ئەگەر وڵاتێکی وەکو یابان سیرکەین دەبینین هیچ سەلەیەکی زبڵ نبینی و لە هەر پارکەکانیان بڕۆ بگەڕێ هاوڵاتی بەرپرسە لەوەی کە ئەو پاشماوەی لە زەرفێکی لە دەست دەکاتنە ئەو زەرفە بۆیە ئەمەش دەبی ئەو هەنگاوە دەست پێ بکەین ناکرێت حکوومەت بە تەنیا لە بەرەیەک بێ هاوڵاتیش دژیوی شت پیسکاتەوە پێم خۆشە لە ئێوەی بەڕێز بپرسم کامەتان ڕوبەڕووی گرفت دەبنەوە لەگەڵ هاوڵاتیان لە کاتی خۆبەخشیتان لە کاتی فەرمو بۆی هاوڵاتیانی ئێمە بزانن کە ئێوە بە ئەرچێکی قورستان هەیە بە جددی فەرمو ئەگەر هەستیتەوە خوا زەحمەت ئەگەر هەستیتەوە چکە دیار نیت زۆر چاکە ئەو کاتتان باش دەستان خۆش بێ مایکەش نزیکە سپاس گرینگە جێبەجێکردنی ئەو بەرنامانە بۆ هۆشیاری ژینگەی چووکە بەشی هەرە زۆری کێشەکانی مە وەکو ژینگە لە ڕووی هاوڵاتیانەوە زیاتر ینی بۆ نمونە ئەو گیر و گرفتانێک کە توشمان دەبێ ڕۆژانە ئەمە بەدواداچوون دەکەین کێشەیمە ئەوەیە کە بە خەڵکێک دەڵێ لۆ ئەو زبڵە فرەدەدەی دەڵێ ئەدی کرێکار و کۆمپانیەکان ئیشیان چیە ینی بەرپرسیارەتەکە لەسەر شانی خۆی لادایە دەخاتە سەر ئەستۆی ئەو کرێکار و ئەو کۆمپانیانێک داواکاری چێ لە هاوڵاتیان لەو خەڵکی دەچنە گەشت و سەیران داواکاری چیە وڵا ئیدی داواکاری چێ خۆی تاکە کێشەوەی ئەو خەڵکە دەبێت بەخۆی دابچێتەوە کە ئەتو ناوماڵی خۆت ڕێک خست و دەرێت پیس کرد ئەوە هیچ یانە مانایکی هەڵناگری لە گەشت و سەیرانەکان نازام چەند ساڵە لە ڕێگەی زۆر بەرنامە دابشکردنی پرۆشۆر لە ڕێگەی بنە ڕاگەیاندەکانەوە بەڕێوەبەرات خزمەت گوزاری ژینگە پارێزی کۆمپانیەکان ئیدی هەمووی یەکدەست هەولی ئەویاندایە بە چەند قۆناغێکی کەمیش بێ هۆشارێکی ژینگەی بڵاوکەنەوە بەڵام وەکەوەی بەڕێز ئەندازیارژار ئاماژە پێدا گەورەترین کێشێمە لە سەیرانگاکان و لە شەقامەکانی سەیرانگای ئەوەیە ئەو پرۆشۆرانن کە دەیدەی هاوڵەتیان ڕێنمای لە سەنووسرەیە کەواتە دەبێت ینی ئینسان بەدواداچوون بکاتن تۆزێک بیر لە خۆی بکاتەوە پاکوخاوێنی ژینگە پاکوخاوێنی کەسایەتی تا دەست خۆش کاکە ژار دەبینین هەموو گلەکان لە خودی خۆمانە واتە خودی خۆمان هۆکاری سەرشی پیسبوونی ژینگەین خۆی 100% ئەو قسەی مامۆستا بارزان باسی کرد بابەتێکی زۆر جوان ئەو دانانی ئەو حاویانە بەڕاستی خۆی لە خۆیدا شتێکی زۆر ناشارستانیە شتێکی جوان نییە یعنی چەند حاویە کەم بێتەوە ئەوە ئاستی هۆشیاری ژینگەیت بەرزە چەند حاویە کەم بێتەوە تۆ دیمەنێکی جوانتر دیمەنێکی شارستانی تر پێشکەشی هاوڵاتیان دەکەی پێشکەشی ئەو سەردانکەرانە دەکەی کە دێن سەردانی شوێنە گەشتیاریەکان دەکەن بۆیە تاکە چارەسەر ئەوەیە تۆ کە هەر لەسەر تاک بە تاچی هاوڵاتیان بکەیت ئەوش بابەتێکی دوور و درێژە ئەوە نییە من ئێستا بەرنمەیەکدا بنێم لەسەر ئەوەی کە بتوانم عقلی کۆمەلگا بەگشتی بگۆڕم لەوانەیە تا ئێستا ماوەی چەند ساڵێکە کارکراوە بە دڵنیاییەوە بابەتێکە زۆر باش بووە خەڵکێکی زۆر هەیە ئێستا دەزانن ژینگە چیە دەزانن پاراستنی ژینگە چیە دەزان چەمکە ژینگەیەکان چیە دەزانن CR-ەکە چیە تۆ چۆن کاریگەری بکەیت کە زبڵ و خاشاکت کەم بکەیتەوە چۆن وا بکەی زبڵ و خاشاکەکە دووبارە بەکاربێنیتەوە ئەو بابەتانە هەمووی کاری لەسەر کراوە بەڵام بابەتەکە کەمێک درێژخایەنە تۆ لەوانەیە 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵت بوێت تاوەکو بتانی نەوەیەک پێ بگەینی کە بەڕاستی چەمکە ژینگەیەکانی لا پیرۆز بێ بەڕاستی ژینگەی وڵاتی خۆی خۆش بووە و بابەتی ژینگەش وەکو باسم کرد کاگاسۆش لایەنەکانی هەموو باس کرد بابەتێکی ئەوەندە گشتگیرە هەموو شوێنەکان هەموو وەزارەتەکان هەموو ڕێکخراوەکان دەگرێتەوە لە باخچەی ساوە باسی کرد لە ماڵەوە خودی خۆمان لە ماڵەوە دایک و باوک دەگرێتەوە دایک و باوک دایک زۆر حەریصە لەسەر منداڵەکانی کە ماڵەکەی پیس نەکەن بەڵام لەوانەیە هەر هەمان ئەو دایکال کە لە پارکێک دەستی مناڵەکەی دەگرێت ئەگەر بچیسە جبسەکەی فڕێبدا دایکەکە دەوانێت زۆر قسەی لەگەڵ نەکە هەمان ئەو لێ پێچینەوەی لەگەڵ نەکە کە لە ماڵەوە ئەگەر منداڵەکە فڕێ بداتە ناو ماڵەکەی بۆیە پێویستی بە دووبارە بیرکردنەوەیەکی جددی هەیە لە بابەتی ژینگە پارێزی ینی ئەو وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە خەڵکچی لە زبڵ خاشاکەکەی بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە قوتابیزان خۆشمان دیوە بابەتەکە گشتگیرە وەکو باسم کرد لەوانەیە خۆمان پێشەوەی داخلی ئەو مەجالەبین ئەو بیرکردنەوەیمان نەبووە ئەو زەرمەندانت ئەو زەرانە تێنەگەشتوینە کە چ زەرێکی هەیە تۆ ئەگە بڵێکی پلاستیک فڕێ بدەیت بۆیە لەوانەیە خۆشمان بەکار ئەو کارانەمان کرد بێ پێشەوەی داخلی ئەو مەجالەبین لەوانەیە ئێستا منداڵەکان گەنجەکان من خۆم قوتابیزان کۆم بینیوانی پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیریشەوە نییە تۆ پاراستنی ژینگە من خۆم تەمانەوە بابەتێکە گەژگیری ناکرێت بۆ سەر هیچ لایەنێک بەڵام خۆم قوتابیزان کۆمان بینیەوە زبڵ و خاشاکی فرێداوە دەبەی فرێداوە بتلی فرێداوە لە هەمان کاتشدا عارەبانەتیەکانە شەر بە هەمان شێوە زبڵ و خاشاک فرێ دەدەن کەواتە بابەتەکە گەژگیرە پێویستی بەکاری زۆر جددی هەیە مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی زۆر باشیان هەیە مینبەرەکان هەموو هەفتەیەک مینبەرەکانی ڕۆژی هەینی مینبەرێکی زۆر گرینگە بۆ هاندانی هاوڵاتیان لەسەر پاراستنی ژینگە
پێویستە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن ڕێکلامی بە خۆڕاییان هەبێ یعنی کاری زۆر جدی دەوێت کاری وردی دەوێت پێویستە ڕێکلامی خۆڕاییان هەبێ بۆ بابەتە ژینگەیەکان لایانی وەزارەتی ڕاگەیاندن ئەو بابەتە ڕاگەیاندنەکان ئیجبار بکرێن کە هەموو دەستگایەکی ڕاگەیاندن چەند چرکەیەک ببەخشێ بە بابەتی ژینگەی و بە هۆشیارکردنەوەی ژینگەی و پاراستنی ژینگەی پێویستە بەردەوام هاشتاگ دروست بکرێ بۆ بابەتانە دەستخۆش کاکە لە کۆنەوە گوتراوە ئەوەی لە سەرزەوی دەیبینی بەزەیی بە لەگەڵی بۆی ئاسمان لەگەڵت بەزەیی بێ ئەو گوتێ هەیە لە سەر زەوی ڕەحمت هەبێ بزڵت پێم خۆشە لەو ڕوانگەیەوە ئەگەر لە ڕووی هۆشیاریەوە پەیامێک هەبێ بۆ هاونیشتیمانیانی بەڵێ ئێمە بەبەردەوام داوا لە هاوڵاتیان یاریمی کوردستان دەکەین چەند خاڵێکی کورتەیە بۆمان جێبەجێ بکەن تەنیا ئەو پاشماوەی لە دەستیتی فڕی نەداتە سەرزەوی فڕی دەدێ ناو تەنەکەی فڕی دەدێ ناو حاویەی فڕی دەدێ شوێنێک تایبەت بە زەبڵ بەڵام فڕی مەدە سەرزەوی لە ناو بەرخی دادەنەی هەتا دەگەی ئەو حاوی لێیە دوو ئەگەر دارێک ئاودانی بۆ ناکەی خزمەتی ناکەی مەشێنەوە کەسێک هەیە خزمەتی بکاتن ئازاری ئاژەڵ و باڵندە مەدە کاتێک کە دەچێتی ناوچەیەکی گەشتیاری سەرچاوە ئاویەکان پیس مەکە وی کاتێک سەرچاوێکی ئاو پیس دەبێت زەرەکە خودی بۆ خۆمانە لەبەرەوەی ئەگەر ماسی تێداوی ماسیەکە بۆ مەدێتەوە ئەگەر ببتە ئاو وەکو سەرچاوی ئاو دیسان زیانی بۆ ئێمەیە بۆیە پێویستە حکوومەت یاریمی کوردستانیش سزای ژینگەی دانێ بۆ هاوڵاتی لەبەرەوەی گەر تەمەشا بکەین ئێستا پێبژاردننی لێخوڕینی ئۆتۆمبیل کە وەکو سزایەک کە لە ڕێژەکەی لێخوڕین یان حوادث بڵێ بەڵام ئەگەر بین پێبژاردننی ژینگەیشدا بنین بڕوا بکەن گرفتی ژینگەیمان کەم دەبێتەوە بۆیە حکوومەت یاریمی کوردستان کار لەسەر بۆ بکاتن ئێستا کە ئەوە جێگای دەستخۆشی بڕینەوەی دار بەبێ مۆڵەت قەدەغەیە ئەگەر فڕێدانی پاژماوە لە تەنیا لە ئۆتۆمبیلەکان دەست پێ بکرێ سەرەتا خودی خۆی تۆماتیکێن هاوڵاتی هۆشیار دەبتەوە بۆیە ئێمەش بە بەردەوامین ئێستا ئەو ساڵ نەورۆزکەتەوە 21 دەکاتەکەوتە ناو ڕەمەزانی 3 ساڵە لەوانەیە لە ناوچە گەشتیاریەکان بەپێی پێویست کارمان نەکردی بەڵام لە هەفتەی ئایندەدا دوسێ بەرنامەی زۆر جوانمانەیەک بە بەشداری هەموو لایەنەکان گەورەترین هەڵمەتی پاکردنەوە دەکرێت لەبەرەوەی ئێستا پیس کراوە لەوانەیە ئەو ڕۆژە دانرکە ڕێژێکی زۆر هاوڵاتی لەوێندرە پێشمان خۆشە لە ڕێ ئێوەوە هاوڵاتیەکان لەگەڵمان بەشدار بن بۆ ئەوەی بتوانین هۆشیاری ژینگەیی بگەینین کاتێک ئەو هەڵمەتە دەکرێت هەڵمەتێکی هۆشیاریە بۆ ئەوی لەوانەیە ئێمە نەتوانین هەموو کوردستان پاک بکەینەوە تەنیا پەیامان ئەوەیە هاوڵاتی تۆ پاژماوەکەت فڕێمەدا دەستخۆش با ئەوان وەکو ئێوە هاوکارتان بن تیمتان بن ببن بە تیمی ئێوە پێم خۆشە بزانم کۆتا پەیامتان چیە بۆ ئەوانەی کە ژینگە پیس دەکەن نەک ئەوانەی کە دەچنە گەشت و سەیران ئەوانەی کە ژینگە پیس دەکەن کۆتا پەیامت چیە وەکو جا ناوشار بێ سروشت بێ ماڵ بێ بەردەرگا بێ سەر شەقام بێ پەیاممان ئەوەیە ئەو ژینگەیە مڵکی تاکە کەسێک نییە مڵکی لایانی دەسەڵات نییە مڵکی ئەو لایەنە نییە کە تۆ خۆشت ناوێ مڵکی ئەو کەسە نییە کە تۆ خۆشت ناوێ ژینگە مڵکی گشتیە و ئەو زەرەری کە تۆ بە ژینگەی دەگەیەنی بە دڵنیاییەوە ئەگەر بەخۆت بێ بە براکەت بێ دەیگەێنێتەوە پێت تۆ ئێمە هەمومان لە ناو یەک کەشتینە ئەگەر زەرەر پێ بگەینی هەمومان پێکەوە زەرەرمەند دەبین ئەو دارەی کە تۆ دەیبڕیەوە ئەو دارەی کە تۆ ئاوی نادەی ئەو دارەی کە تۆ خزمەتی ناکەی ئەو زوبڵ و خاشەکەی کە فڕێ دەدەی لەوانەیە هەر هەمان دارە تۆ ناپارێزێ پاشان تووشی نەخۆشیەک دەبی تووشی کێشەیەک دەبی مباشرش نەبێ بەڵام بەغێر مباشر تۆ تووشی ئەو کێشەیە بووی بۆیە بەدڵنیاییەوە ئێمە پەیاممان ئەوەیە بۆ ئەو کەسانی کە ژینگە ناپارێزن وا هەست بکەن کە ئەو زەرەری کە تۆ دەیگەێنی ڕاستەوخۆ بۆ خۆ دێتەوە بەدڵنیاییەوە ئەگەر ئەو بیرکردنەوە بگاپێت تۆ ناتوانانی ژینگە پیس بکەیت پەیامت هەرک کاکە ژیار بۆ ئەوانەی ژینگە پیس دەکەن وڵی هیوادارم ئەوانەی ژینگە پیس دەکەن تووشی ئیجراعاتی یاساییان بەرامبەر بکرێ بەپێی ئەو یاسا بەرکارانەی هەم وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەی پارات چاکنی ژینگە ئیجراعاتی یاساییان لەگەڵ بکرێتن بۆ ئەوەی کەمێک لەو گرفتەی ئێمە توش بەوە داوا کارم کۆتا قسەم ئەوەیە ئێستا لە هەرێمی کوردستان گرفتێکی ژینگەی زۆر گەورە دروست بووە کە پلاستیکە بۆیە داوا دەکەم لە هاوڵاتیان دوورکەونەوە لە پلاستیک لەبەرەوەی ئێستا گواستنەوەی تبوتلی ئاوی چ پەرداخەکانە چ دەبەکانە بە شێوەیەکی زۆر ناتەندروست دەگوازرێتەوە کەمە گەورەترین گرفتی بۆ ژینگە دروست کردووە چ لە کاتی ناوچە گەشتیارەکان دەبینی لە دادەدانراوە کە تیشکی ڕۆژ دێدەدا ئەمە کاریگەری لەسەر تەندروستیمان دەبێتن داوا لێرە لە هاوڵاتیان دەکەم دوورکەونەوە لەو دەبە پلاسیکیانە بەکڕینیان چونکە مەرجی تەندروستیان تێدانە دەستان خۆش بەداخەوە ئێمە لەو سەر و بەندەی ئێستا کە گەنگەشی ئەوە دەکەین
هاوڵاتیانمان هۆشیار بێتەوە بۆی ژینگە بپارێزن لە هەمان کاتدا ئەوەی من ئاگادارم لە چەند وڵاتێک بە تایبەتیان وڵاتانی ئەوروپی ژینگەیان زۆر پاکە پێتان سیر نەبێ لەوانەیە لە ئایندێکی زۆر نزیکدا ببێتە مانشێتی هەواڵەکان ئێستا لەوانەیە هەندێک خەڵک کە دەمبینێ لەوانەیە گاڵتەی پێ بکە بەڵام زۆر بەجددیمە لە ئایندێکی زۆر نزیکدا لەوانەیە هەندێک وڵات ئەوە ڕابگەێنن کە ژینگەی وڵاتەکەیان هێندە پاکە لە ناو قوتویکەن و هاوردەی وڵاتانی دیکە بکەن بە هیوای پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان هیوادارم توانی بێتمان لەم بەرنمەیە لە ڕووی هۆشیاریەوە سوودمان گیان بێ بۆ پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان هەمیشەتان شاد دووبارە سواز بۆ ئامادەبوونی هەموو ئێوە هێژە هەمیشە باش.